پێیان بۆ هەموو خانمێک پێیان بۆ هەموو کەسێک ئەوەیە کە بێت بەشداری لە کۆمەڵە چالاکی و گروپی هەڵبەرکەی جوان بکە لەبەروی بەڕاستی ئەو تا ئێمەش ئێستا وەکو خانمێک لە گروپی هەڵبەرکەی ئەستێرەکانم کە هەموو کات بە کۆمەڵە چالاکی و پرۆژەی زۆر جوانەوە بەشداریەکەین لە هەموو بۆنەکانە هەموو بۆنەکان بانمانەکەن بکار و چالاکی پرۆژەی زۆر جوان من هەموو داوا لەو خانمانەکەم کە هەموو کات بەشداری بکەن لە بۆنە و ئاکانە عنی کە هیچ بڵێ هیچ کات بڵین پێیان شەرم نەبێت لەبەرەوە ئێستا شتێکی باوە یعنی هیوادارم هەموو کچ و کوڕێک بێتە دینای هونەریەوە شتێکی جوانە یعنی شتێکی جوان و شاز و یعنی شتێکی بڵین بە نرخە بەڕاستی یعنی لە گروپی هەڵبەرکەی بەڕاستی ئەوەی بێت پەشیمان نابێتەوە من وەکو خانمێک لە ماوەی لە ساڵی 2006 ەوە تا ئێستا لە گروپی هەڵبەرکەی ئەستێرەکانم ینی هەموو بە کۆمەڵێ پرۆژە و کاری چالاکی جوان و بەشدار بووم لە هەموو بۆنەکانە گرنگی وڵایی لە ئێستای ڕاستەکەی کەم بۆتەوە بەڵام وەکو ئەوەنی من بزانم هەستەکەم ینی ئێستا ینی گەنجان ینی زۆر حەزیان پێ لە هەڵپەرکێ و لە نمایش و لەم شتانە وەکو من ینی هانی ئەو کچ و کوڕانەیەم کە ئێستا ئاوا گەنجن حەزەکەن بێنە دنیای هونەریەوە حەزەکەن بێنە گروپی هەڵپەرکێەوە و هەنێ کەس بڵێ هەیە عائیلەکەی مەسەلەن ناهێڵێ بەشدار بێ بەڵام بەداخەوە ینی شتێکی زۆر خۆشە هیچ شتێکی ئیشی هونەری هیچ کات شتێکی عیبە نیە بگرێ و شتێکی سەربەزیشە بۆ هەموو لایەک هیوادارم هەموو کچ و کوڕێک گرنگی پێ بن چونکە ئیشی هونەری زۆر خۆش و گروپی هەڵبەرکەی شتێکی زۆر جوانە. من وەکو خۆم دایکم زۆر پێشگیرمە پێویستە عنی هەموو کچێک بڵین هەموو ژنێک پێویستە عنی بێتە دەرەوانە ئەو حەزەی ئەو ئارەزوانی کە هەیەی بیانێنێتە دی دە هەریەکە و بە شتێکی جیاوازە من داواکارم لەو دایک و باوکانە عنی ڕێگە بدەن بە کچەکانیان بە ژنەکانیان تر هەر کەسێکیان هەیە عنی ڕێگەیان پێ بن پشتگیریان لێ بکەن کە عنی ئەم گروپانە بڵین زیاتر و زۆرتر بێ جێری تازەمان هەیە ئێمە یەتە ناوانە پێویستە عنی هەموو کەسێک ئەم گروپ شتانە زین و بکاتەوانە